بناوی خۆی بەخشندەی میهرەبان ئازیزان لە هەر شوێنێکن سڵاو و ئاشتی پەروەردیگارتان لەسەر بێ داواکارن پەروەردیگار خۆی گەورە تاعات و عیبادەتی و ڕۆژی گشتیاکتان قبول بفەرموێ بابەتی ئەو ڕۆمان ئازیزان بابەتی گرنگی پابەندبوونە بە مەزهەباکانەوە معلومە کەوە ئێمە مەزهبمان مەزهبی شافعیە بۆ ئەم مەبەستە ینی بۆ تاوتێکردنی ئەم مەبەستە ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد بەرزێویمان کردووە زانای مامۆستا سەلام عەلەیکوم. عەلەیکم سەلام ورحمەة الله وبرکاته. خێر سەلامتکارم قوربان. مامۆستا ئەو تەوەرە بەڕاستی تەوەرێکە ینی ساڵانە بە تایبەتی لە مانجی پیرۆزی ڕەمەزانیشدا زۆر ینی باس و خواسێکی زۆری لەسرە خەڵک زۆر پرسیاری لەسەرەکەوە خەڵکانشیش بەلایەکەوە زۆر دژایەتیش ئەکەن دژایەتی ئەو بابەتی مەزاهیب مامۆستا ئەگەر بێت و جەنابی مامۆستا لە ینی لە خاڵی یەکەم و پرسیاری یەکەم دەست پێ بکەین مامۆستا دەستەواژەی مەزهەب یعنی وەکو پێناسە مەزهەب واتای چییە و گرنگەکەشی لە چێن دەردایە جەنابی؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه ومن والاه. خوشحالم ئەمڕۆکە لە خزمەت جەنابتان دام و لە بەیەکەوە لە خزمەت بابەتێکی و پرسێکی زۆر گرنگدان کە ئێستا عەرەب گوتنی حەدەث اليوم ڕۆژە بەڕاستی مەوزوعی مەزاهیبەکان و پابەندبوو بە مەزهەبەکان ئەوە شتێکە کە لە ئێستادا لە کۆن ئەوە نەبووە بەڵام لە ئێستادا بووەتە جێی نیقاش و جیدال کەسانێک پەیدا بوونە دەنگێکی شاز هەیە کەەوە ئەوێت دژایەتی ئەوە بکە بەڵام بە دیوێکی دیکەش کەسانێکەنەکەەوە بەرگری لەو ڕاستی ئەکەن کە بەڵێ پابند بە مەزهەب ئەسڵ و بنەما و تەسیلی هەیە. وەڵامی پرسیاری جەنابەت بەڕاستی ئەگەر بێت ئێمە پێناسەیەکی کورت و پوختی کوردی مەزهەب و ئەو دەستەواژە و چەمکە بکەین خۆی ئەڵێ بریتە لە ڕێباز و زادە و بەرهەمی تێگەیشتنی پێشینانی ئومەتی ئیسلام لەسەر و هەمووشیانەوە سەر چوار مەزهەبەکە ئیمامی ئەبوو حەنیفە و ئیمامی مالیک و ئیمامی شافعی و ئیمامی ئەحمەد ڕەحمەتوڵڵاهی عەلەیهیم بۆ ڕاوەکردنی ئاەتەکانی قورئانی پیرۆز و فەرمایشتی پیرۆزەکانی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم بۆ هەڵێنجانی ئەحکامی شەرعی بۆ ئەوەی مامەڵەی خەڵکی دینی و دنیایی پێڕای بکرێت. طبیعی گرنگی مەزهەب لەوەدایە کاتێک ئێمە ئەچینە مێژووی باسکردنی ئەو باسە ئەو پرسە گرنگە لە سەردەمی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم دەست پێ بکەین کە گرنگیەکەی خۆی لەوەیدا ئەبینیتەوە کە بەڵێ لەو کاتیش ئەو زۆرە بابەتە هەبووە ئەو زۆرە تێگەیشتن و ئەو چەمکە و ئەو مەفهومە هەبووە و هەروەها جگە لەوەش کە ئاەتی قورئانی پیرۆز هەیە ئاماژە بەوە ئەکا کە بڵێ ئێمە پابەند بین بەوەی کە خوای گەورە لەوەی داناوین کە ڕێبازە کە مەزاهیبی عولەمایە لەوانە یەک لەو ئاەتانە خوای گەورە فەرمی فەسئەلوا ئەهلە الذیکری ئین کونتم لا تعلمون ئێوە دەبی دائیمەن وەکو پرس و وەکو بابەت و ڕاوێژ و ئەوانە کە کاتێک مەشاکیلێک دێتە پێش کێشە گرفتێک دێتە پێش دەبی بگەڕێنەوە لای زاناکانتان و پرسیاریان لێ بکەن کەواتە کەس لە خۆیەوە ناتوانانی مامەڵە و تاوتەی شتێک بکە و چەندین ئاەتی دیکەمان هەیە خوای گەورە لە قورئانی پیرۆز کە باسی چوونی جیهاد دەکات و کۆمەڵێک لەوانە کە بمینەوە ئەوانە هەمیشە ئیشەکەیان ڕاگەیاندنی دینی خوای گەورە بی و ئەوانش کەوا دێنەوە لەوێ ئەوانە ئەو ئەحکاماتەی کە دینداریە پێیان بگێنن وخوای گەورە فەرمی ومن يتبع سبيل غير المؤمنين نوليه ما تولى ونصليه جهنم وساءت مصيره. يعني خوای گەورە کە لەو ئاەتێ باس کۆم شاقی ڕەسوولە کە لەو ئاەتە پیرۆزەی خوای گەورە فەرمی هەر کەسێکەوە ڕێچکەی غەیری ئیمانداران و کۆمەڵی زانان بگریتە بەر ئەوە ئێمەش ئەو ڕێگایی پێشان ئەدەین کەەوە خۆی ئەوێت و خوانەخواستە کە دوجار دەرئەنجامەکەی شتێکی زۆر زۆر خراپ و زۆر نارێک لێکەویتەوە لەوانی خوانەخواستە دەرئەنجامەکەی بە ئاراستی جەهەنەمیش بڕوە. وطبعا مامۆستا وەکو عملیش لە سەردەمی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم يعني ئەو ڕازیاییە هەبووە ئەو مەزاهیب هەبووە ئەوانش هەموو لە خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلامدا بوو لەوانە معلومی جەنابتە کاتێکە غەزای ئەحزاب یوم الأحزاب لێ پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم سەحابەی کرامی ئاراستەکردن بەوەی کەوا بستە بەنی قوڕەیدا پێغەمبەر فەرمی صلی الله تعالی علیه وسلم نوێژەکانتان ببەنە بەنی قوڕەیدا لە ڕێگادا کاتێکەوە سەحابەی کێرام بوونە دوو لایەن دوو تێگەیشتن لەو فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەشێکیان لە ڕێگادا نوێژیان کرد گوتیان گرنگ ئەوەی ئێمە لە کاتی خۆی بگەینە بەنی قوڕەیدا نوێژەکەمان لە ڕێگادا ئەکەین بەشێکی دیکەش وتیان ئێمە دەبی تاڵەکە بکەین و پەلە بکەین نوێژەکەمان لە بەنی قوڕەیدا ئەکەین ئیدی هاتنەوە لە عەرزی پێغەمبەریان کرد صلی الله تعالی علیه وسلم پێغەمبەر هەردوو لای بە پەسەند زانین کەواتە ئەوە تێگەیشتنی سەحابەی کەرام بوو لە فەرمایشت پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هەمان شێوە دەرەجە دێتە خوارێ لە ئومەت و هەروەها لە عولەمای دیکە و هەروەها لە سەردەمی ئیمامی
عثمان رحمة الله عليه كاتك ولا حزم لمينادا إمام عثمان لويدا دور كعت سوار كعت نويجي كلن بلام عبد الله كوري مسعود رضا ورحمة الله عليه بلويدا قلت والله من نوجم لدواء بيامبر كل لدواء إمام عمر كريا لدواء إمام أبو بكر كريا أو أنا تنها دور كعتيان كلينا كان داي باشا ما دام وايا لوز بحرز إمام عثمان كيف فرمي الخلاف شر في أول رازي يوم مذهبه أجر ببينه بيتسواني يديك أول واني سر بتشيش له لك حالي نبونه لو أوي كوا عشتواي كملايت لك حالي نبون دروز ببي كواتا مذهب شتيجي بيروزا خدمة الدين أكا إنسان باريزي لفوزاي ولا فرفتواي ولا ناتيجيشني شوا كوا زرر بدين وبدنيا إنسان بجاني. بارزنا ماسا قربان باسي يعني مجوي مذهب ذكر كقلت لسردين في غمر صلى الله عليه وسلم يعني الصحابة كان ده مذاهب هبوا ويعني بيناسيش التوا زنابش بيناسيش باش بوكر يعني استمام ماسا تقريبا قربين سر خالي زوهري أو بابتي أو خلقك كإستا بيدا بوبون مونا كدلي براسي أمن بيوسم بمذهب نية أمن لخودي بيغم صلى الله عليه وسلم دين ورا قرم يعني آية ما مسا هر مروفك أتواني يعني باز بدالة سر أو مذهبانا يكسر بسي دين لبيغمبري ورقري صلى الله عليه وسلم بسعر كزو بسعر شي منطقي وجوانا زنا ما مصيب الراسي أو يعني دبي برلوي كبين سر والامي وبسعره بس شتى دي كيف كان كإما لنا أمتي إسلام يعني هم كسنت يعني بقات أو في مقامه أواني كوا أجن أو بايا تيجيشتن لآت كان القرآن بيروز وفرماجت بيروز كان في أمر صلى الله تعالى عليه وسلم كسي خوي أبي حتى تنانت زنا ما وصل يعني لإسعاد أجر إما بمعنى به هم كسك اللي خوي وببيتا مجتهد وبيوي مذهب خراب جيني أو بأندازه هبوني مروفا كان مذهب درست بي دي باشان جيت النتيجة سدروست بي دوام أو كسانة ودبي لجير بالو لجير رحمته لجير تيجيشني شو أوانا جيش بين أو بلو باي كوا في أمر صلى الله تعالى عليه وسلم شاهدي له داب مكاتي كوا باسي أسوار مذهبان أكن إيمش وكم اللي تكرك خمان بابني بمذهب إمام الشافعي رحمة الله عليهم أوانا أجر دي قد بك أجر ميجويان تماشى بك أجر جانيان تماشى بك إمام سوانا بس في الترتيب فرينا آية أو كساني كألين إما بيويس من بت مذهب نيو خمان أجرين وصل آية القرآن بيروز آية دارتاشك أتواني بسي أحكام شرعية القرآن بيروز دربيني آية مهندسك أتواني آية طبيبك أتواني آية كسيك هر يعني كارو بيش جیاوازه كان كسمة مصطنات واني تنانت أوي كوا أهلي لغة ناتواني كوا أحكام شرعية القرآن بيروز البيني دوام بابته چی دیگه گرینگ دیت پرزنای ماموستا اما لیره که اوانی الان اما پیوست به مذهب نابینو پیوستیمان به مذهب نی اصلا اوان خویان مقلدی کسی چی دیگه نه که به مذهبی ازانه دی باش او برزانی که او زور قسانه اكن تحدان اكن كوا با كتاب يك لعلماء كان عندنا مكتبه كان دانبي لكاتي قصه كردن بان فلانه علماء او قصه فرموه باشا كوا تزنای ماموستا اما ناتواني لئس داماليني مذهب لدين إسلام براسي داماليني هيبة الإسلام چونك إمام قرافي رضا ورحمة الله بقصيش زور زواني هي أفرمي المذاهب مسالكها الجنة رزق كان يعني هم برو بهشته وطرقها السعادة يعني الرجاء كان يعني بختورية حركاتي كوا إنسان باو بيوز بوم زبانة زنا الإمام الصاي بالتأكيد إنسان ديني شي بالاف تكراوي إن ديني شي سبيكراوي دي تبردم بەڵام هەر کاتێک کە ئێمە ویسمان هەر کەسێک بە تێگەیشتنی خۆیەوە بڕوات بیەوێ لە سۆنگەی باگراوەندی خۆیەوە بڵێ من لە قورئان و حەدیث بڕیار ئەدەم و قسەی لەسەر ئەەکەم ئەوە نابیزانای مامۆستا ئیمامی سیبەوەیهی طبیعی زانایەکی لوغەویە باشە ئەو نەتوانیکەوە بڵێ من ئەحکام لە ئایەت و حەدیث هەڵەنجێنم چونکە معلومی جەنابتە ئەو کەسەشکەوە ئەبیتە موجتەهید کە ئەبیتە مفتی کۆمەڵێک زەوابیت و شەرت و شروتی زۆری هەیە کە لە ئێستادا لەو زەمانەدا أو هر زور دقمنك كابرا عربي نازاني كابرا قرآن نازاني حديث نازاني سزاي علومي حديث بزاني سزاي علومي قرآن بزاني سزاي أو علم آلي ونقلي وعقليان بزاني كواب بيوسن بوي إنسان بقاته كروتشي مجتهد لأوي كواب من مذهبي خونية زين ما يعني طبعا هم خلق أو معلوماتي هي يعني مذهب كان صار مذهبي أهل السنة وجماعة هيك هذا زنابت باست كردن يعني خلق كانك بسيارة كان أريكا خدبا أما وبكين بمنا بينز مذهب يعني ما مسلو تنها أو تسوارة مقبولة يعني بوب إيش أما بقارين وصل أو تسوارة أنا زنابي ما مصايب الراستي هل بجاردني أو تسوارة مذهبانا كومالي كوكار وفاكتوري هي
يك لو أنا برشادي في أمريكا صلى الله تعالى عليه وسلم كفرماش فرموا خير القرون قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم طبيعي أو أنا تابعي تنادي إمام أبو حنيفة رحمة الله عليه أو تابعية كإمام أعظم أو بشهادة في أمر صلى الله تعالى عليه وسلم أو أنا لو أنا مركري كبلي أو أنا أتواني بشواتي ومد بقرنا دست ودوم يان زنا إمام صلى أو أنا مذهبك يان تدوين كراية نسرايتوا مذاهبي ديك حتى تنانت بك ولا سدمي صحابة الشبوة لو مذهبي صحابة تأساني كمثلا وكو بيويس يعني أوينيا سك تدوين نكراية تحقيق نكراية وردكاري كينيا بەڵام ئەو چوار مەذهبانە نووسراویتەوە وعلمی ئەو چوار مەذهبانە متصلە بە پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم ڕاستەوە چونکە هەر یەک لەوانە مەدرسەیەکی کتابەتیان بەخۆ بە هەر یەکەی لە سەحابەیەکیان وەرگرتیە و جگە لەوەی کە ئەوان وەرع و تەقوایەکی وان هەبووە کە پێویستە ئینسانی مجتەهید و ئینسانی سەرمەذهب لە هەموو کات و ساتێکدا هەبی بۆیە یعنی ئەو چوار خاڵانە ئەگە بکەینە خاڵی جەوهەر لەبەر کاتی ئەوە نەبی طبيعي مامۆستا ئەوانە کە بەو جۆرە ئەوە بوون ئەوانەش هەموو بەڕیازەت پێگەیشتنە ئەوانە لە خۆیانەوە نەگەیشتنە ئەو پلۆپۆپیتە ئەوانە هەموو لە عەسرێک ژیانێ لە سەردەمێک ژیانێکەوە هەموو عولەمای ئەو کات و ئەو سەردەمە سەری نێوازش و سێڕێزیان لەنوانێ ئەوانە هەموو مفتی بووینە کەس نەبووەکەوە ئینکاری مەذهب بکات لەو کاتی کە ئەوان هەبووینە و کە قسەیان فەرمووە تەنانەت لەو کاتیش ئەوانە ئەو پەڕی خەشوع و خودوعیشیان هەبووە هەتا زەنای مامۆستا لە سەردەمی سەحابەش هەموو سەحابەکان مفتی نەبووینە لەوانە 130 سەحابە لەوانە بۆ کەوا فتوا بدەن لەوانە هەفتیان مەشهور بووینە کە بۆ فقهاء السبعة بووینە لە کاتێکدا تەنانەت لە دوای وفاتی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم ڕێژەی سەحابەکان زیاتر لە 100,000 تێپەڕان تەماشەیەک خۆی لە خۆدا قوربان کە ئەوە کورت ئەکرێتەوە کە بەرتەسێک ئەگرێ ئەو هەدەف و ئامانجێکی لەوەی کەوا فەوزا دروست نەبیت و ئەوانەش کەسترین و زیرەکترین کەس بوونە و لێ هاتووترین کەس بوونە بە هەموو فلتەرەکان تێپەڕێنەوە بگەنە ئەو پلۆپۆپیتە و بتوان پێشەواتی ئومەت وەرگرن جەناب خاڵێکی زۆر ینی جەوهەریت باس کرد فرمود لە زمانی سەحابەکاندا یعنی هەموو سەحابە قسەی لە دین نەکردیە حەفت سەحابە قسەیان کردی ینی مامۆستا تەقریبا وا لێدێ لەناو سەحابەش مەذهب هەبووە یعنی کو ئێستا ئەمەگەڕێنەوە سەر ئەو چوار مەذهبانە لەناو سەحابەکانیش يعني 100,000 صحابة هبوا أمانة قراينا وسر أو حفتانا بخبر يا فتواني أو حفظ صحابان ورقرتيا بس ما وصل تقريبا زور خلق أو بسيارة لا يدرس تبي ضلي أو أطفال مذهبا لو هريك ورأي زواز جان هي يعني آية أو ضربان الذين ندايا يعني ديني عن مشاوش كردي نازاني بجوشي هي بكين يعني تقريبا أو بصالك أو مشاوشة لكردستان دروز بما مستعبني يعني قديم خلق هم يك مذهب ولا إنسا كفر مذهبي دروز بوا خلق أو مشكلة دروز بما مستع يعني أرين نازاني بجوشي هاي بكين ما مستع زنای مامۆستا ئەگەر بێت و ئەمە بە وردی بچینە ناقۆڵای ئەو بابەتێ طبیعی ئەو مەشەم ئەگەڕێن و سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم چووکە ئەمانەوێت تەئسیلی بابەتەکەی ئەمە ڕۆکەنەوە بەڕاستی زنای مامۆستا ئەوانە لە خۆیانەوە قسەیان نەکردیە ئەوانە وەکو بری ئیلهامێکیان هەبووە چونکە هەر یەک لەو زاتانە لەو چوار مەذهبانە کە پێگەیشتن پەروەردەیەکی واکرێنە هەر لە تەمەنی منداڵی ئەوانە ئەحادیث و قورئانی پیرۆزیان هەر هەموو لەبەر کردیە نمونە ئیمام شافعی لە ئەفساڵی هەموو قورئانی لەبەر کردیە دەی باشە ئەو چ زاتێک بووە بەڵکو بە ناسر و سونە ئەوە ناسرایە و هەروەها لە سەردەمی سەحابە ئەفەرمون زۆر جا پرسیاری وا هەبوو ئەوانە باوا نەزانن ئەو مەذهبانە کە قسەیان کردیە قسەی خۆیان بووە ئەوانە شەونخوونیان کردیە تا گەیشتینە نەتیجەی بڕیارێکی شەرعی کە پێشانی خەڵک بدەن تەنانەت لە سەردەمی سەحابەش ئەڵێ زۆر جا پرسیار هەبووە کە چەندین سەحابەی کردیە جارێکی دیکە هاتووە سەر سەحابە یەکەم کەس نەتوانە بڕیار لەسەر بدە چونکە نەیوێرایە چونکە پێغەمبەر فەرمی صلی الله تعالی وسلم ئەجرأکم علی الفتوى ئەجرەکم علی الله ئەوەی کەوا زۆر کار ئاسانی بکات لە فتوى ئەوە خۆ کار ئاسانیەکە لە چوونە لە خۆ هاویشتنە ناو دۆزەخەوە طبیعی ئێمە کاتێکەوە باسی ئەو چوار مەذهبانە ئەکەن ئەڵێن سەریان لە خەڵکی شێواندووە نا بەڵکو ئەوانە ڕەحمەتن بۆ ئیسلام ئەو ڕازیایەی مەذهبەکان بەڕاستی خزمەتێکە بە ئاینی پیرۆزی ئیسلام چونکە ئەگەر نمونەیەکی بەسیط بینینەوە جەناب مامۆستا ئەوانە سەریان لە خەڵکی نەشێوان بەڵکو خزمەتی خەڵکیان کردیە کاتێک کە ئێمە لە حاڵەتە زەرورەتەکان لەوانەیە ئەمن کە کەسێکی مەذهب شافعی رحمەت الله عەلەیه لە حاڵەتێکی زەرور لۆم هەیە کەوا تەقلیدی مەذهبێکی دیکە بکەم بەڵام بە شێوازی تەقلید بۆ شێوازی کەوا بمانەوێت لە چوارچێوەی سونەت و لە چوارچێوەی ئاینی پیرۆزی ئیسلام بچمە سەر ڕێگای ئەو مەذهبە نمونە ئەمە لە ساڵانە کە ماوەسیمی حەجێ دادی جەناب مامۆستا لە مەذهب ئێمە ژن و پیاو دەستنوێژیان لێک ئەشێ بار حاڵەتێکەوەی بارە و کاری بکوێ لەم سەکەڕوویە دەست بەر یەککەوتنەکە بوو دەستنوێژ ئەشێ بەڵام ئێمە لە کاتێکەوە ئەچینە مەواسیمی حەز لەوێ زیقەتی دروستە بی لەوێ دالۆمان هەیە کەوا خۆمان تەقلیدی
مذهبی ئیمامی ئەبوو حەنیفە بکەن دەی کەواتەوە ڕەحمەتە یاننا کەواتە ناکرێ ئێمە بڵێن وەڵا ئەو مەزاهیبانە مای زەحمەتن نەخێر ئێمە حاڵەتمان هەیە کە لەو مەزهبە لەوانەیە نەبی بەڵام پەنا ئەبینێ بەر مەزهبە لە حاڵەتی زۆر زەرور نەک شێوازی تەلفیق دروست ببی لە کار ئاسانی بڕێ وەڵا لە دەست و نوێژە لەسەر مەزهب ئیمامی شافعی سەری هەندێک مەسحەکەم بەڵام خۆم تەقلیدی ئیمامی حەنەفی ئەکەم کەوا لەوێ دەست و نوێژ لە ژنێ ناشێت خۆم تەقلیدی ئیمامی مالیکەکەم لەو حاڵەتە لەو حاڵەتەی تەلفیق دروست نەبی بەریەکەوتنێکی گشتی دروست نەبی بەڵکو لە حاڵەتە زەرورەکان ئەو مەزهبانە ڕەحمەتێکی گشتین لە ئومەتی ئیسلام و بەڵکو دەرچەیەکن لە ئەوەی کاتێک ئینسان تووشی زێقەتی ئەبی پەنا بباتە بەو مەزهبەکانی دیکە جەنابی مامۆستای جەنابەت باسی یعنی باسی ئەو چوار مەزهبەت کە کرد گوتت فەرمووت مەسەلەن ئەو چوار مەزهبانە يعني وبر شفاعتي بيغمبري كتينا صلى الله عليه وسلم أو شهادتي بيغمبر صلى الله عليه وسلم يعني شهادتي بيغمبري أن السلام ك لو سيس الصلاة زياريني دا جياينا بله بس ما مست يعني تقريبا اسلام لو أنا خلقانك بسيار بكمبري أجر هاتو هر كسي شديش زماني لو سيس الصلاة جابي يعني أما تواني لوانش قصي وربقرين يعني ونونا كسيك طلب إمام الشافعي بوا بلا مذهبي بي ورنجي لا إمام مصطفى بس إمام الشافعي ورجي لا يعني أتوانم بسيارك بوشي كما مصطفى دبي إمام الشافعي تمر زي شيء تدابو بي يعني إمام مالك تمر زي شيء تدابو بي كوا مذهبي ورجي لا إمام مصطفى عند رؤاسة علمية جناب إمام مصطفى من باسم كروان هم لرؤاسة علمية هم لروي ورع تقوى هم لروي تيجيشتنا هم لروي واقع بينا هم لروي شهادة بيامبر صلى الله تعالى عليه وسلم إما كاتك ألين مذهب إمام الشافعي بومانين كغير قصة إمام الشافعي قصة طلبة كان يعني إمام أبو حنيفة إمام مالك إمام أحمد ورنجيرنا بلكو إما أواني كوا خزمتي مذهب إمام الشافعي يعني كده هلا إمام غزالي بير إمام الجويني بير إمام رافعي بير إمام نووي بير أو ذاتنا أقرب نمونة باز كين وكرؤوس أقلام أواني أما قصة أواني شو رجني طبيعي أوانش خزمتي بوتون كان إمام الشافعي يعني كده معناه واني إما حرق سك إمام الشافعي نكر بفكن كربي بلكو علماء خواروي طلبة كانوا وهاتينا خزمتي تيوريا كانوا خزمتي نظريات أو تيجيشني إمام الشافعي كردي حسب واقع أو حسب أو أمنمونا زور قصة لسر إمام ابن حجر رحمة الله عليه وأن لباش إما بتابت لكردستاني خوما هكاتك وأقوتري إمام ابن حجر إيوه فرمو أو الطواب تسليم به لكاتك إمام ابن حجر خزمتي مذهب إمام الشافعي كردي معنى وانية كتوجو إلا دب إمام الحنفيان إمام الشافعي ودم أو كسانش كوا غيري وان هبون لوي جار أوان نجيشتني أو أستي كوا أوان تيدابون زنا مصر أوانيش يعني بردستي أوان بوينة أوان خويان شاهديان لأو توار مذهبان لدا كبل لأمتي إسلام تاك الشخص كهبي الرابراتي دين بكا وكو فتوى وكو هالنزاني أحكام شرعي لقرآن ولا حديث أويا بويا كساني ديكا نيان تواني كوا بسنا بيشو خويان يعني وكو بابتي فتوى وكو بالرياردان لبابتي ديني قصبك ما مستبدل لبين أطور مذهبان بونمونا يعني أو إمام الشافعي بونمونا خو شخصي خوي مذهب شتري قبول كبوة بونمونا يعني تأييد مذهب إمام أبو حنيفة كردبي يعني إمام مالك كردبي يعني بس مذهبي خوي بقبول بوه نقول أنا همو بلكو وأنا همو طلبوا شاقرد يكتريج بوينة إمام أحمد طلبي إمام مال إمام الشافعي بوه إمام الشافعي مطلع إمام مالك لبر كده طلبة يبيبو أو أنا هم همو زنجيري يكتر وطلبوا ما مصا إجدي كابونيو زور زال برابر إجدي جدا مثلا أو حادثة كإمام الشافعي السبق داوي اللي كلمة قبل كان بحادثي وببلم شوازي إمام أبو حنيفة أو دستورك إمام أبو حنيفة لسيتين وجهك إمام الشافعي لسر أو ربازن وجهك أو أنا أصلا ولا أبدا هيتس إشكالة شان لبرابر يكتر دان أبوه أو راضية يشان كهبوه لأو فرع عرمة ورز وأدب دابو زنا إمام مصطفى تنانت يعني حتى إمامي أحمد رضا ورحمة الله عليه بإمامي الشافعي أفرمي ناصر السنة سرخري السنة هل يكلوانا مدعو سنة يقديك أكن زنا إمام الصحيح نقبل من يكتر بخويني أو أنا دجايتي يكتر بكن بلكو أنا همو شاقرد وما مصطاب كتابي يكتر بوينة أو كتابي وخويندي أو لك خزمة بيبو أو سرداني بيكريو حتى أو باش مردنش دعاء له يكتر كده ما مصطفى يعني تقريبا هم وإلى زنابت من جوليب وهم لما مصطفى كان يتريش يعني يخلني لنا أو لسردمي أو سوار مذهبه بل يكتن لبين أو علماء نروي دابي ما مصطفى يعني هستا كمسا أو مشاكل كي هي يعني أما أو بسيار لزنابت بكم لو سردمي أو بل يكتن نبو مثلا أو دجاية يكترن نبو يستخلق يعني وايلي هاتية تقريبا أو كسيك ولا سر مذهبي إمام الشافعية
کەسێکی مبتەدیع و لا ڕێبوونە لە دین لە سەردەمیش هەموو شاگرد و تەڵەبە یەکتر بووینە وشی زەنابتە فەرمووی بەڵام ئەو بەریەکەوتنە نەبوو یعنی گوێمان لێ نەبوو مامۆستاەوە بەڕاستی ئەگەڕێتەوە کۆمەڵێک خاڵ یەک لەوانە فەراغی نەبوونی مەداریس هەر کاتێک کە ئینسان لە مەداریس مەسەلە بڵێن لە کوردستان شێوازەکە خۆمان بڵێن حوزرە هەر کاتێک کە ئەو فەراغە دروست بوو ئەو ناحاڵی بوونە دروستە بێ چونکە ئەوانەی کە هاتوونەوانە هەموو بە پەروەردەی هاتوونەوانە پەروەردە کراون هەم لە ڕووی ڕۆحی هەم لە ڕووی نەفسی و هەم لە ڕووی علمیشەوە هەر کاتێکەوە ئینسان بەو قۆناغە و بەو قوتابخانە میهمانەتێنە پەڕی ئەو حاڵەتە دروستە بێ دەی خۆ ئێمە هەتا سەرەتای نوێهەتەکان هیچ مەشاکلمان نەبوو لە کوردستان باشە تەنانەت جەنابی مامۆستا ئێمە مامۆستا عەبدولکەریم مدەرس ڕەحمەتوڵڵاهی عەلەیهی یەکەم مەنهەج کە لە حوزرێ ئەخوێنرێ ئەساسی سەعادەتە ئەو کتابەی کە داناوە 100 پرسیاری زۆر سەهل و ئاسانە کە فێری فەقێ و فێری قوتابیان و حتا ئەڵێ بۆ کوردی و موسڵمانی کورزبانم داناوە یعنی یەک لە ئەوەکان کە باسەکە مەسەلەی ئەدەب و حورمەت و ڕێزگرتنە لەو چوار مەزەبانە حتا کە باسی ئەوەیە کە لە پرسیارەکانی پێمابێ 86 ئەوانەیە باسەکە پرسیارەکە چوو هەر پرسیاری کات و وەڵامەکەش ئەداتەوە ئەڵێ مجتهدینی ئەحکامی شەرعی لە ناو ئەهلی سونە و جەماعەت چێنە یان ژمێری ئەو چوارن ئیمامی ئەبوو حەنیفە ئیمامی مالک ئیمامی شافعی ئیمامی ئەحمەد وادی لە بواری عەقیدە چێنە ئەرێ ئیمامی ئەشعەری ئیمامی ماتوریدی کاتێک کە ئینسان بەو مەرحەلەی تێپەڕی کاتێک کە تو ئەو مەنهەجەت خوێن کاتێکەوە بە چۆک دانیشتی لە خزمەت مامۆستایەکی وە کە فێرە ئەو بابەتەی کردی کە بەڵێ کاک ئەو بابەتە هەیە ئەو ڕۆژە دێت کە دەتێتە پێش ئەتو ئەو کاتی هیچ ئیشکالت نابێت بەڵام کەسانێکەوە بێ ئەوەی یعنی باگراوندێکی ئەو بابەتیان هەبی بێ ئەوەی کەوا خوێنەوەیەکیان هەبی بێ ئەوەی کەوا لە خزمەت کەسێکیان خوێنبی ئەو بابەتانیان خوێن ئەمە تا ئاگاتە جەنابی مامۆستا شەرع و عەقایدە هەموو کتوبە عەقایدیەکان کاتێکەوە ئەچی خزمەتیان ئەو بابەتەی بە تێر و تەسەلیەشی کردیتەوە لە هەموو کاتیش ئەرێ دەبی ڕێز لە هەر چوار مەزهەب بگیرێ ناکرێت دژایەتیکردنی مەزهەب چونکە دژایەتیکردنی مەزهەب دژایەتیکردنی دینە داماڵینی دینە لە ڕوحی دین لە ڕوحیەت و ئەوانە بەڵام کە ئێستا ئەوە پەیدا بووە زۆرێک لە فەوزا زۆرێک لە تەکەبوری تێدایە زۆرێک لە خۆڵکێشانی تێدایە زۆرێک لە بێئینسافیشی تێدایە بەڵام خاڵی هەرە جەوهەری نەبوونی ئەو مەداریسانەیە وای کردووە کە زۆرێک یعنی ئەو جەسارەتە دروستبی ئەو جورئەتە دروستبی خەڵک برێ هەم ڕیجال و نەحن ڕیجال ئەوان پیاون ئێمەش پیاوین ئێمە پیاوی سەردەمی خۆینە و ئەوان سەردەمی خۆن یعنی لە ئێستادا مامۆستا ئەڵێ من تەقلیدی مەزهەب ناکەم بەڵام لە کاتێکدا قسەی کۆمەڵێک عولەمات لۆ دینیتەوە کە ئەسڵن وەلا ئەبەدەن لەوانەیە نەگەنەوە شایانی باسکردن نەبن جەنابی مامۆستا ئەدەی باشە ئێوەش خۆت لە خۆدا پەیوەست بووی بەو مەزهەبەی تەقلیدی ئەو مەزهەبەت کرد ئەدەی باشە وەڵڵاهی جا ئەمن ئەگەر بێت تو لە معادلەکی دروستکەن لە بین ئیمامی شافعی و ئەو کەسانی کە لە ئێستا هەنە لەو چەرخ و زەمانەی والله من قسە ئیمامی شافعی وەرەوە چونکە بە چەند قۆناغە لە پێغەمبەری نێزیکترە بەڵکو هە لە نەسەبی ئەستی سەر نەسەبی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم قسە ئێسانەکە بەڕاستی زۆرێک لەوانەیە لە وەهم و زۆرێک لە نەحاڵی بوون و زۆرێک لەوەی تێدابی کە ئەو شخصە ئاسی ئەوەی نییەکەوا بگاتەوەی تەنانەت جەنابی مامۆستا کاتەکە زۆر نەڕوە حتا یعنی تەماشێکە ئەوانی کە جیلی ئاڵتوونی ئەوانی کە پێشینەکان کۆنینە ڕاست و دروستەکان حتا ئەوانی کە نەخوێندەوارش بوونە جەنابی مامۆستای یعنی ئەساسیەت و گەورەوی پێگەی مەزهەبیان زانی و زانیتیان کە چەندە مهمە ئەڵێن جارێکە لە یەکێک لە مەحکەمە و دادگاکان پیرەژنەکە ستە بەردەم مەحکەمە و دادگای دیارە داواکاری هەیە قازی پێرە ئەرێ باش ئەمن بە ئاەت و حەدیث لۆ بکەمیان بە قسە ئیمامی شافعی پیرەژنەکە ئەڵێ نا بە قسە ئیمامی شافعی لۆ بکە قازیەکەی پێرێ باشە لۆ بە قسە ئیمامی شافعی بکەم بە ئاەت و حەدیثات نونەکەم گوتی ئەزانم ئەو ئاەت و حەدیثانش کەوا تو لۆ من باسەکەی و شیەکەی و تێگەیشتنی خۆتە ئەوەی کە ئەشرێ قسە ئیمامی شافعی ئێوش هەر ئاەت و حەدیثن بەڵام بە تێگەیشتنیوی کەواتە قسەی وی لەکنە من ئەولەویەتی زیاترە و قسەی وەرەگرم چونکە ئەو لە قۆناغێک بووە لە مەرحەلێک بووە لە سەدەیەک جاوە کەوا سەدەی بەختەوەری و سەدەی شەهادەتی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم زەنێ مامۆستا پێم خۆشە و پرسیار لێ بکەم ئێستا یعنی هەر مەنتیقە و هەر شارە و تامەدە بە مەزهەبەشی یعنی ئەوەندەی کە معلوماتم هەیە بۆ نمونە ئەڵێن وڵاتی تورکیا بۆ نمونە هەمووی مەزهەب حەنەفیە و کەسیش ناتوانین لە مەزهەبی ئەو مەزهەبەی لا بدا یان وڵاتانی دەوروبەریش ئەوەی کە ئێستا لێرە تقریبان ئێرە تۆزێک مشاوشی تێدایە بەڵام مامۆستا هەتا ئێستا ئەمە مەشهورین کەوا مەزهەبی شافعین وەرگرتیە ئایا مامۆستا بە چ قۆناغ کورد عنی پابند بووە بە مەزهەبی ئیمامی شافعی ئەو کارچی مامۆستا طبیعی پابندبوون بە مەزهەب بەتابەت لەوەی کەوا عەوامە کە ئەڵێن عەوام عولەمای ئێستا شەگریتەوە چونکە عەوام ئەگەر مقابلی بکەین بە مقابلی مجتەهیدی دێ طبیعی کە یعنی ئەتو گۆتت عەوام هەمای خەڵچەگریتەوە ئێستانێک نمونە دەوڵەتی تورکیا مەزهەبی حەنەفیە و پابندە پێوە هیچ مەشاکلی نییە ئوردن مەزهەب ئیمامی شافعی و پابندە پێوە هیچ مشکلێ نییە مالیزیا مەزهەب
ئەندونوزی ئەوانە کە وڵاتی ڕۆژهەڵاتی ئاسیایشن ئەوانە کە پابندن بە مەزهبەوە کێشە و گرفتیانە بەڵام ئەوانەی کەەوە کاتێک کە پابندی مەزهبێک نەبوون ڕێسایەک نەبوون دەستورێک نەبوون ئەوانەدا ئەم سەر چێشی لە فەوزا و لەفتنە ئێمەی کورد لە دێر زمانەوە تەبیعی جنای مامۆستای هە لە سەدەکانی زووەوە ئێمە پابند بووین بە مەزهبی ئیمام شافعی حتا ئەگەر وەکو قسە یعنی ئەوەی کەەوە دەوریشی هەبوو لەوەی کەەوە ئەو ڕەوتە بەردەوام یعنی لەناو کووردا بخولێتەوە لە هەموو پارچەکانی کوردستان سەرکردەی لێهاتوو سەلاحەدینی ئەیوبی ڕەحمەت الله عەلەیه کاتێکەوە خاچپەرستەکانی تێکشکاند و پابند بوو بە مەزهبی ئیمامی شافعی و بەڵکو ئیشی لەسەر بڵاوکردنەوەی ئیمامی شافعی ئەکرد و لە کاتێک کە سەڵتەنەتی عوسمانیەکان هات لەو کاتی شێخ عەبدولسەلامی بارزانی ڕەحمەت الله عەلەیه سێ پاکێج و سێ داواکاری ناردن لەو سەڵتەنەتی عوسمانی یەک لە داواکاریەکانی ئەوە بوو کە بەڵێ ئێمەی ملەتی کورد لە دێر زمانەوە لەو کاتێکەوە مسلمان بوونی ئەو مەزاهیبانە ینی باڵیان شێشاو بەسەر ئومەتی ئیسلام بووقەی ئیسلامی ئێمە پابندین بە مەزهبی ئیمامی شافعی تکات لێ ئەەکەین مەزهبەکەمان دەستکاری مەکە چووکە مەزهب گۆڕین شتێکی زۆر زۆر زەحمەتە تەماشای بزانە حتا سەرکردە سیاسیەکان و شۆڕەژگێرەکان وانەی کەەوە ویستیان خزمەتی میلەتی خۆشیان بکەن درچیان بە خەتەریاتی ئەوە کردیە کاتێکەوە تو ئەتەوێ پابند نەبی بە مەزهبەوە ئەوە خاڵک و هەروەها ئێمە کە پابندین بە مەزهب ئیمام شافعی مام صابر الكريم مدرس رحمة الله عليه یەک لە هۆکارەکان ئەفەرمی ئیمام شافعی هاتی لە کوردستانی چونکە لەو هاتوچۆکە لە بینی بەغدا و چوونە میسر ئەوانەی هەبوو بە کوردستانیدا هەتەپەرێت چوتە نووسەبین و حتا ئەفەرمی 2 ساڵە لەناو هەولێر و دەوروبەری هەولێرە مایتەوە ئەوە لە کتابەکە خۆی جەواهر الکەلام في بیان عقائد الإسلام کتابەکە والله أعلم بە ناونیشانەیە ئەگە هەڵە نەبم ئەڵێ گەڕا و مەزهبی خۆی بەڵاو کردیتەوە و هەروەها ئیمامی زەهەبی ڕەحمەت الله عەلەیه ئەفەرمی زانایانی ئیمامی مەزهبی ئیمام شافعی ئەوانە لە هەموو کەس يعني ژیرتر بوونەوە و يعني مانایوە کە تو ڕفسی ئەوانە دیکەش بکەنەوانی کە ژیرتر بوون بەسیری و طبیعەتی بەشەریەت خوا گەورە ئەو پلەبەندیدانە و لە هەموو کەسیش لە بواری دینەوە لێ هاتووتر بوونە و زیرکتر بوونە ئەساسی مەزهبی ئیمامی شافعی ئەگەڕێتەوە سەر دەستگرتن بە سنەتی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم هەروەکو باسمان کرد چونکە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله تعالی وسلم تا ئیمامی شافعی مستندی تایبەت بەخۆیە و هەروە ئیمامی شافعی مؤسسی ئەصحابی حەدیثە و ناصر الحەدیثە و هەروەها لە باشترین قەرنەکان بووە و ئیمامی شافعی یەکێکە لە دامەزرێنەرەکانی علمی ئوسوڵ الفقه کە معلومی جەناب یەک لە کتابەکان بە ناوی ڕیسالە کە دایناوە و هەروەها پەیوەندی کوردیش یەک لە خاڵەکانی دیکە لۆ پەیوەستبوون بە مەزهبی ئیمامی شافعی پێڕەوکردنی ئەو مەزهبە پیرۆزە ئەگەڕێتەوە لە کۆتایی قەرنی چوارەمی هیجری و مەزهبی ئیمام شافعی مەزهبێکی معتەدیل و وەسەط و دامنی احتیاطاتی گەلێک زۆر بووە هاوسەنجی کردیە لە بینی مەدرسەی ئەهلی ڕەی و مەدرسەی ئەهلی نەس کە ئیمامی ئەبوو حەنیفیە ڕەحمەت الله عەلەیه و ئیمامی مالیکە کەوات هەر کاتێکەوە معادلەکە بوو هاوسەنجەکە بوو ئەوە زیاتر و ئاکەکەوە تەبیعی ئینسانی بەلادا بڕوە و هەروەها کوردیش خۆی لە خۆیدا دەورێکی کارای هەبووە لەوەی کەەوە ئەو مەزهبە بڵاو کاتەوە حتا تەنانەت نەک لەو پارچی زنای مامۆستا ئێمە عالممان هەبووە کەەوە لە مەکە و مەدینە مفتی بووە مثلا زەهاوی لە بەغداد سەدان ئیمام حەیدەریەکان تەنانەت زنای مامۆستا لە تورکیا لە ئەستەمبۆل حتا بگەتە قارەی ئەفریقیا عولەمای کوردی تێدا هەبوو خزمەتی زۆریان کردووە لە چوارچێوەی پابەندبوون بە مەزهبی ئیمامی شافعی وهروە هەڵکەوتەی جوغرافیش دەوری خۆی هەبوو طبیعی بە حکمی زیرانەتی ئەوانە و خاڵێکی دیکەی هەرە گرنگ حبی کوردستانیان و پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم کە ئەوەش ڕەچەلەکی ئیمام شافعی و نەسەبەکە ئەگەڕێتەوە سەر پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم ئەو شکۆلی خۆی خاڵێک وای کردێکەوە کورد ئەو مەزهبە هەڵبژێرت بەڵام لەگەڵ ئەوەشدا مانع نەبووە لەوەی کەەوە ئیش بە مەزهبەکانی دیکە بکرێت ڕێگری بکالەوەی کە لە حاڵەتی زەرور ئەتوو پەنابێ بەر مەزهبەکانی دیکە سەدەسەکان خۆشی بارەکە الله فیک یا ڕەبی خۆی گەورە پاداش داتەوە بەڕاستی سوودێکی باشمانە جەنابەت ببینی پێمان خۆش بوو زیاتر لە خزمەتت دابین بەڵام تقریبا کاتەکەمان کۆتایی هاتووە مامۆستا دووبارە سوپاس دەکەین مامۆستا دەستان خۆش بێشی باشمانە جەنابەت ببینی خۆی گەورە پاداش داتەوە یا ڕەبی بەڵێ ئازیزان لێرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەشمان بەیوای ئەوە ئینشاءالله ئەو پرسیارانەیەکەوە لەلاتان دروست بە وەڵامەکەتان وەرگرتبی ئینشاءالله خواهي قبل طاعة وعبادتي قشتايتان قبول بك يا ربي آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.